فهاتمە دەرەوە ئەڕۆشتمە لای و برادەرانم بۆ چاخانەیە ئەیتر ڕووداوەکە ڕوویە و بە پەلە فریای کەوتین دیار بوو کابرایکی بەتەمەن بەس خۆی لە ژوورەوە بوو ماڵناڵی لە ماڵ نەبوون ئیتر هێنامانە دەرەوانە تۆزە وەزعی خراپ بوو سا چلی سوتا بوویتە بریناریش بوو هێنامانە دەرەوە لیا دوو باتانیمان پیایە و تا تەلەفۆنمان کرد بەهانایەوە هاتن. وڵا ڕووداوەکە بەیانی تقریبەن 7:30 بەیانی بوو گوێمان لە زرمەیەک بوو کە زرمەکە هاتینە دەرەوە سەرەکەی ماڵ کاگیوە ئەم حاڵی بەسەرهاتە بووتر هاتین چوونە ژوورۆ خۆی لە ناو مەتبەخەکە کەوتە بوو دەبێ چوین لەگەڵ دوسێ دراوسێ ترا دەرمان هێنا و تەلەفۆنمان بۆ ئیسحاف کرد ئیسحاف بردی و تۆزە سوتا بوو بەڵام لە چاو وەزەکەی خۆیان باش بوو و ڕووداوی کە بەسەریە هاتبوو لە چاو خۆیان باش بوو بەس خۆشی لە ماڵ بوو خێزان و مناڵی لە ماڵ نەبوو. سیستەمی غاز بۆ یان چی بوو؟ نا سیستەمی غاز نەبووە ئەو بتڵەکان لەوێ بتڵەکەی هەڵا بۆی دەرەوە پێچ بێ شەو غازەکە کراو بێتەوە نەیزانوو بێ هەر خۆی لە ماڵ بووە بەیانی کە دیارە چاوشتی لێناوە چرخەکەی داگیرسانوە گرپەی کردووە تر هەتا هێنامان لێ چرخەکە خۆم لە دەستیم دەرێنە چرخەکە ناو دەستیا بوو لێ لە دەستیا دەمێنە گێژ بوو بەڕێوی چیە هیچ نییە ئەچینە دەرەوە هەوای هەڵمژێت دوای اینجا هۆشی هاتەوە و تەندروستی هات و جەماعەتی ئیسحاف و شتەکان هاتن بردیان.